مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دەڵێ پێویستە هەرچی زووە دۆخی داگیرکاری ناوچەکانی کەرکووک کۆتایی پێ بهێنرێت و بەپێی نەخشە ڕێگەی مادەی 140 دەستور دۆخی ئەو ناوچانە چارەسەر بکرێت. ئەمڕۆ مەسرور بارزانی لەگەڵ ژەنەرال وۆڵتۆر پایت جێگری بەرپرسی هێزی هاوپەیمان لە عێراق و سووریا کۆبەوە تێیدا دوا پەرەسەندنە ئەمنی و سیاسیەکانی عێراق و جموجۆڵەکانی ئەم دوای تیرۆریستانی داعش لە ناوچە ڕزگارکراوەکان بە گشتی و دەوروبەری کەرکووک بە تایبەتی تاوتوێکرا گفتوگۆش لەبارەی قۆناغی دوای داعش کراوە. ئاوکات مەسرور بارزانی پەیوەستە بەو قۆناغە ئاماژەی بە ڕەوشی پێشووی پارێزگای کەرکووک داوڕای گەیان ئەو کاتەی کەرکووک و دەوروبەری لەژێر کۆنتڕۆلی پێشمەرگەدا بوو زۆر ئارام و پارێزراو بوو. گوتیشی پێویستە هەرچی زووە بەپێی نەخشە ڕێگەی مادەی 140 دەستور دۆخی ئەو ناوچانە چارەسەر بکرێن و دۆخی داگیرکاری کۆتایی پێ بهێنرێن. مەسرور بارزانی لەو کۆبنەوەیەدا ئاماژەی بە گرنگی دروستکردنی متمانە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی عێراقیشدا و دووپاتیشی لە پابەندبوونی هەرێمی کوردستان لە بەردەوامیدان بە شەڕی تیرۆریستان کردەوە.